ئەمە کۆمەڵێک لە کووتاڵی پارچە پارچەیە لێرە وەک دەبینیت ئەم پارچانم لە هەموو شوێنێک بڵاو کردوێتەوە هەموو ژیانم بڕینی چیت و پارچەیە. جۆناس کینگ دیزاینەرێکی شاری بڕۆکلێنە کە شتەکان نوێ دەکاتەوە بۆ یاخان دەکات و دەیانگۆڕێت و بەکاریان دەهێنێتەوە. جلوبەرگەکانی خۆشی پارچەپارچەی ڕەنگی جیاواز و نەخشە جیاواز لێک دراوە. کینگ دەڵێت هەر شتێکی کۆن دەتوانرێت ژیانێکی نوێ پێ بدرێت بۆ ئەویش کوتاڵ بەو شیوەیە شێوازێکی نوێ پێدەدات. مرۆڤەکان بە جۆرێک شتی زۆر دروست دەکەن کە ئێمە ئێستا لە جیهاندا بەشی ئەوەندە جلوبەرگمان هەیە کە بەسە بۆ 6 نەوەی داهاتوومان. تۆ دەبێت بیر لەوەش بکەیتەوە کە تەنانەت جلوبەرگیش بە یەکسانی لە سەرانسەری جیهاندا دابش ناکرێت هەمووی لە ڕۆژ ئاوایە. کینگ دەڵێت لە خوێندگا بووە کاتێک خۆلیایی مۆدەی بەردەوامی قوماش بوو کە بە سلۆفاشن ناسراوە جۆرێکە لە جلوبەرگ کە مۆدەی بەردەوام دەمێنیت و کاریگەریەکانی بەرهەمهێنانی جلوبەرگ لەسەر مرۆڤ و ژێنگە و ئاژەڵەکان لەبەر چاو دەگرێت. کینگ لە پەیمانگای تەکنۆلۆژیای مۆدەی نیویۆرک دەخوێنێت و لەگەڵ هەندێک هاوڕێی هونەرمەند و مۆزیکژەن لە بڕۆکلن دەژێت. هەندێک کەرەسەر هاوڕێکانی وەردەگرێت بەڵام بەشێکی زۆری لە ناوەندی بەکارهێنانی کەلوپەلەکان لە نیویۆرک وەردەگرێت. جەسیکا شرایبەر دامەزرێنەری ئەو نیەوەندە دەڵێت کۆمپانیای فابسکراپ هەفتانە نزیکەی 3 میلیۆن نیوتۆن کۆتاڵ کۆ دەکاتەوە. کاتێک شتەکان لە یەکجا دەکرێنەوە دەتوانیت پارچەکان لێرە ببینیت. هەموو پارچەکان دەنێرین بۆ ئەوەی شی بکرێنەوە و لە کۆتاییدا بەم شێوەی لێدێت. ئەمەش پێی دەوترێت بێکەڵک. خەڵک بۆ شتی جۆرا و جۆر بەکاری دەهێنن. کینگ ڕێبازی بەکارهێنانی شتی سرۆشتی بۆ ڕەنگەکانی مۆدەکەشی بردوتە بەر. لەم دوایەنەدا بە ڕەنگی گوڵ و گیای ساوزی تر پارچەی ساوزی دروست کردووە. ئەم گەڵایانە وا خەریکە دەکەون جۆری زۆریان هەیە دەبینیت جۆرێک سەوزێکی تۆخترن بڕێکی باشی ڕەنگیان تێدایە بۆیە لێیان دەکەمەوە هەوڵ دەدەم لقەکان نەبڕم پرۆسەیەکی زۆر ماندووکەرە بەڵام من بەم شێوەیە لێیان دەکەمەوە. پلانی داهاتووی کینگ ئەوەیە بە بەکارهێنانی گەڵای ساوزی تر و گۆڵە بەڕۆژە بۆ ئەوەی هەندێک ڕەنگی خاکی بۆ جلەکان دروست بکات. کینگ لە ڕێگای ماڵپەڕی جلوبەرگی 250ەوە کراس و پانتۆڵ و جانتەکانی دەفرۆشێت.